75 ساڵ لەمەو پێش بۆ یەکەمین جار لە مێژووی میلەتەکەمانە لە ڕێو ڕەسمێکی نەتەوەیی فراواندا ئاڵای کوردستان لە کۆماری کوردستاندا بەرز ڕاگیرە. ئێمەش ئەمڕۆ یادی ئەو ڕۆژە پیرۆزە دەکەینەوە و بە شانازیەوە بەڵێن دوو پات دەکەینەوە کە بۆ هەمیشە ئاڵای کوردستان بە بەرزی ڕاگرین. ئاڵا پێناسە و ڕەمزی هەر نەتەوەیەکە و ئێمەی کوردیش خاوەن ئاڵای تایبەتی خۆمانین کە بە خوێنی سەدان هەزار ڕۆڵەی کورد لە کچ و کوڕە قارەمانەکانمان پارێزراوە و بەدی هاتووە.